مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری سەردان و بەسەرکردنەوەی هاوڵاتیانی لە جەژنی قوربانی پیرۆز دەست پێ کردووە. زۆربەی ماڵەکان بەسەر دەکەنەوە و سەردانی نەخۆش دەکەن. دیارە ئەمڕۆ تیمەکانی مەڵبەندی سلێمانی لە ناو شاری سلێمانی هەستان بە بەسەرکردنەوەی دۆست و ئەندامان و خۆشەویستان و موسڵمانانی شاری سلێمانی بەو پەڕی خۆشحاڵیەوە ئەچوونە هەر ماڵەکەەوە زۆر پیرۆزبایی و جژنە پیرۆزەمان لێکردن زۆر خۆشحاڵ بوون و ئەم نەریتە نەریتێکی هەڵقڵاوی ناو ئاینی پیرۆزی ئیسلامە کە جژنە پیرۆزە و گەڕان و بەسەرکردنەوەیە بەداخەوە لە زۆرێک لە شوێنەکانە ئێستا ئەم نەریتە خەریکە وەردەوردە نامێنێ بە ناوی حەزارەت و پێشکەوتن و تەکنۆلۆژیاوە. ئێمە بەڕاستی هەوڵ دەدەین هەمیشە نەریتە جوانە کوردەواریەکان زیندوو بکەینەوە لە ناو شارەکان بین یاخود لە ناو شارۆچکە و گوند و شوێنەکان. ئەوان دەڵێن پێشەوەی وەکو حیزبێک سەردانی هاوڵاتیان بکەن وەکو موسڵمانێک ئەرکێکی ئاینی کە لە سەرشانیانە جێبەجێ دەکەن. بەر لەوەی کە حیزبێکی سیاسی بێن ئێمە کۆمەڵێک خەڵکی موسڵمانی کە ئەو دروشم شاعرانی کە پێوتێ دروشم شاعرەکانی ئیسلام بەرز ڕایانەگرین کە ئەوانش تایبەتن بە تایبەتی جێژنی ڕەمەضان و جێژنی قوربان بەسەرکردنەوە و چوونە خزمەتی ئەو خەڵکەی کە خەڵکی خۆمان و ئەهلی ئیمان و ئەهلی ئەم شارەمانە و بەسەرمان کردونەوە بەسەریانەکەینەوەوانێ هەم و خەڵکی کە نەخۆشە ئەو خەڵکی کە چاوی لە دەستمانە کە بچین سەردانێکیان بکەین بچین بەسەریان بکەینەوە. هەدەف و ئامانجیشمان دووشتە یەکەم ئاشناکردنەوەی ئەم خەڵکە بە ئەم دابوو نەریتە جوانەی کوردەواری خۆمان کە ئێمە لە جێژنەکانە بەس خەڵکمان بەسەر کردوێتەوانێ چوین بۆ لای خەڵک و خزم و کەسوکاری خۆمان کامە زۆر گرنگە و خەڵکی خۆمان ئاگادارکەینەوانێ ئەو خەڵکی خۆمان سەر لە نوێ ئاشناکەینەوە بەم بابەتانەوە. یەکەم دووەمیش بە حەقەت ئێمە ئیشمان ئەوەیە کارمانەوەی کە بتوانین لە خزمەتی خەڵکا بین بەدەمی خەڵکەوە بین سەردانی خەڵک بکەین. جگە لە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری ئەنجومەن و ئۆرگانەکانی دیکەی کۆمەڵیش لە جەژندا سونەتی سەردانیکردن زیندوو دەکەنەوە. هاوڵاتیانیش پێشوازیان لێ دەکەن و بەکارێکی گرنگی دەزانن بۆ پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتی و ئاینی. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.